خۆشەویستان لە تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژدا لە بابەتێکەکەین کە لەوانەیە پەیوەندی نەبێ بە زۆرێک لە تاکەکانی کۆمەڵگەی کوردی و بەڵام تێونەتەوێ کاریگەری هەیە و بەشێک لە خەڵکی کە لە نێو بازاردان لە نێو کەسابەتان لە نێو بزنسدان بێگومان ئەکرێ ینی ڕوبەڕووی ئەم بابەتە ببنەوە ئەوش بریتە لەوەی کە کەسێک لە کاری بازرگانیە یا لە کارێکی ناو بازاڕە یا لە هەر کارێکا بێت مایەپووچە بێت ئەوەی کە بە کوردەواری ئەو سەرمایی هەیەی ئەو پارەی هەیەی بەدەستەوە بۆی کار و کەسابەتکە هەمووی لە دەستەچێت جا ئەمە بەهۆی نەزانی خۆیەوە بێ بەهۆی تمۆحی خۆیەوە بێ یان بەهۆی هەر لێکەوتی دیکەی بازاڕەوە بێ کەواکە هەندێک لە بازرگانەکان تووشی ئەم بابەتە ببن لە ماوەی ڕابردووە زۆر جار بینیمانە بە تایبەت لە بازاڕی گۆڕی دراوەکان بینیمانە بەهۆی سەرکێشیەوە یا بەهۆی هەندێک بابەتی وەکوی پێوترێ معاملەی هەوایی یان هەندێک بابەتی دیکەوە خەڵکمان بینیەوە مایەپووچ بووە تووشی گرفتی دەرونی بووە تووشی گرفتی کۆمەڵایەتی وەتەنان هەندێک جار ئەم بابەتە ئەوەندە تون دەبێت لە بواری دەرونیە کەسەکە ینی ئەگاتە ئەو قەناعەتی کە خۆی پوشێت ئێمە ئەمڕۆ لێکەوتە دەرونی و کۆمەڵایەتەکانی مایەپووچ بوون شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر قادر حوسێن پسپۆڕی دەرونی کە بە سوپاسەوە بەڕێزیان دەستەوە لەگەڵمان میوان کاکتۆر بەخێر بیت. سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ بینەرانی کەناڵەکەتان. سپاس بۆ ئێوە. دکتۆرە لەوە دەست پێ بکەین مایەپووچ بوون چییە؟ طبعا مایەپووچ بوون ئەڵبەتە وەکو پێناسەوە تعریفی اقتصادی و ئابووری هەیە بریتە لەوەی کە ئینسان ئەوەی کە وەکو سەرمایە لە دەستیایەتی و لە بازاڕە هەڵێ سۆڕێنێ هەموو یا بەشێکی زۆری لە دەست بادووە نەتوانێت ئەوەی پێشووتر لە ڕووی ئابووری و لە ڕووی اقتصادیەوە کردوێتی ئەنجامی بات طبعا ئەمەش کۆمەڵێک گیرۆگرفتی دەرونی و کۆمەڵە گرفتی کۆمەڵایەتی و حتا کۆمەڵە گیرۆگرفتی ئابووری بە دوا خۆیان هێن. زۆر باشە دکتۆر لە سەرتادا کاتە کەسێک مایەپووچ دەبێت چ نەخۆشیێکی دەرونی یاخود چ گیرۆگرفت و کێشەیەکی دەرونی توش ئەبێت؟ طبعا پێش هەموو شتێک ئێمە لەواچێت مایەپووچ بوون مەرحەلەی پێش مایەپووچ بوونیشمان هەبێت ئەو کاتێک تر بەرەبەرە کەسەکە داهاتی ڕوو لە کەمەیەکە قازانجی وەکو پێشووتر نییە مەترسی هەیە لە بازاڕە مەترسی مجازفە و مەترسی قورسەیە لە بازاڕە کە کارەکەی لە دەست بات یاخود ئیفلاس بکات و مایەپووچ بێت لەبەرەوە لەواچێت یەکێک لەو جیرۆگرفتە قورس و کاریگەرە دەرونیانی کە بۆ لە مایەپووچ بوون یا نزیکبوونەوە لە مایەپووچ بوون دروستە ببریتە لەو دڵڕاوچەیە کە لای کەسێکی تاجر یا کەسێکی پارەدار و خاوەن پارە دروستە بێت کەواتە گرفتی یەکەم پەیوەندی بە دڵڕاوچەوە هەیە ئەو کاتێک کە وەکوتم پارە لە بازاڕە پارەی تاجرێک یا چەند تاجرێک مەڕوو لە مجازەفا کاتووە احتیمالی ئەوە زۆرە کە ئەوەی کە خسوێتێ بازاڕەوەی ئەوەی هەڵێ سۆڕێنێت بەپێی پێویست نەیەتەوە دەسی. گرفتی دووەم ئەو کاتێک کە کەسەکە فعلا نەچێتە دۆخی مایەپووچ بوونەوە ئەویش گرفتی خەمۆچیە هەرەوەی جەنابە ئاماژە پێ طبعا خەمۆچی تۆ ئاماژە بە ئینتحار و خۆکوشتنە دراسە هەیە طبعا ئەزمەیەکی اقتصادی لە ساڵی 1929 لە ئەسەر ئاسی عالم هەبووە و ئەزمەیەکی تر لە ساڵی 2010 ئەزمەی اقتصادی گەورە لە ئەوروپایە بووە لە ئەزمەیەکی تریش لە هەفتاکانە تا 74 هەم ئەمریکا و هەم ئەوروپا گرتوتەوە بە دلیل دەرکەوتووە کە لەو فترەیە هەم ڕێژەی ئەوەی کە خەمۆچی قورسی پێوتێت وەکو نەخۆشی لە ناو خەڵ حەد نەکرد تەنانەت لە ناو کەسانیان کە ئیفلاسیان کردووە طبعاًەوە ئەو کەسانی کە ئیفلاسیان کردووە زۆربەی زۆریان بەرەوە حاڵەتە چوون بەڵکو لە ناو خەڵکی عامیشا چونکە بەشێک لە ئابووری خەڵکی ئاسایش پەیوەستە بە ئابووری کەسانی سەرمایەدارە و کەسانی کە مایەپووچە بن لەبەرەوە هەم لای خەڵکی ئاسایی ڕێژەی کە ئابا ڕێژەی خەمۆچی زیای کردووە هەم لای خەڵکی تاجر و خەڵکی بازرگان و ئەوانەی کە مایەپووچ بوون لە نەتیجەی ئەزمەی اقتصادی و کێشە ئابووریە گەورانەیە ڕێژەی خەمۆچی زیای کردووە لە نەتیجەشا بەشێک لەمانە تا ئاسی خۆکوشتن و تا ئاسی ئینتحار ڕۆشتووە لەو فترە زەمەنەیە هەم لە ناو خەڵکی پارەدار و سەرمایەدارەوە هەم لە ناو خەڵکی ئاساییە ڕێژەی خۆکوشتن زیای کردووە یەکیشی کە لەو جۆرەگرفتانەی کە لە نەتیجەی مایەپووچ بوونە دروستە بێ هەستکردنە بە گوناه یا هەستکردنە بە تاوان باوشێک تا دوێنێ بە جوانترین شێوە ماڵ مناڵەکەی بەخێو کردووە باشە تا کە هەی بووە کە دۆخی ئابووری باش بووە
بە باشترین شێوە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە خێزانەکەی حتا ئەگەر باوکو دایک و کەسوکار ما بێ بەرامبەر بە باوکو دایک و کەسوکاری بەرامبەر بەو کرێکار و کارواندارە کە لەگەڵیان کاریان کردو بە باشترین شێوە بەرپرسیارەتی سەرشانی لە ڕۆ مادیەکەەوە لە ڕوە مادیەکەەوە با بڵێن جێبەجێ کردو بەڵام ئەمڕۆ کە ناینێنێت ئەمە جۆرێک لە هەستکردن بە تاوانیا هەستکردن بە گوناه لای ئەم ئینسانە دروستەکە کە وەکو دوێنێ وەکو پێرە ناتوانێت خزمەتی ئەو کەسانە بکات ناتوانێت حەقی ئەو کەسانەمە جا ئەمانە جاری وایە حەقی کە خەڵکانی تریاندایە ئەبنە قەرزاری کەسانی تر کاتێک کە وەکوتم ناتوانێت ئیلتیزاماتی خۆی بەرامبەر بە ئەو کەسانە جێبەجێ بکات ئیتر ئەگەر مناڵی خۆی بن ئەگەر کەسێک بن کە لەگەڵیا ئیشەکەن حتا هەیە خەڵکێ لێ هەست بە گوناهەکات تا دوێنێ مەجموعەیە خەڵک هەبوون کەفالەتی کردوون مەسە بەدەر لەوەی کە ئیلتیزامێکی مالی لە بەمەر ئیلتیزامەکە ئیلتیزامێکی ئەخلاقی بۆ نمونە ئیلتیزامێکی دینی بووە لە بەرامبەریە کە ئەمڕۆ ناتوانێت وەکو دوێنێ پارەیان بادێت تووشی جۆرێک لە هەستکردن بە تاوان و هەستکردن بە جەریمە بێت. حاڵەتێکی تریان ئەوەی هەنێ جار دۆخی ئینسانەکان لەم لە دوا ئیفلاسبوون ئەگاتە ئەوەی کە تووشی ئەوەی ئینهیاری نەفسیە داڕمانی دەرونی تەواوی پێڵێن ئەگاتە ئەوەی کە کەسەکە تووشی داڕمانێکی دەرونی تەواوی بێت وە ئینسانەکە لە ڕووی دەرونیەوە بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە ضرورە ئینسان لە ژیانە هەیبێتەوەی کە چێژ لە ژیان بینە چێژ لە عیلاقە چێژ لە ماڵ و مناڵ چێژ لە کوڕوکرد چێژ لە پارە و سەرۆت و سامان بەقەدەر خۆی باشە چێژ لە سەفەرکردن چێژ لە طبعاً ئێمە یەکێک لەو گرفتانی کە لە نەتیجەی ئیفلاس و لە نەتیجەی نابودبوونی ئابووریا دروستە بێت ئەوەیە کە تۆ ئەساسی کە ئیقتصاد ڕوخە ئەساسی دابینکردنی پێداوی سێمادیەکانی تریشە ڕوخێن لەگەڵ ئەوەیە چێژبینین لە ژیان ئەوەی کە چێژ بینین لە ژیانی پێوترێ دێتە خوار و ئینسان وەکو جاران ناتوە ڕاستە ئێمە لەواچێت هەموو شتێک مادە نەبێت و تەنها بە مادە ناژی بەڵام بەڕاستی بمانەوە نەمانوێت مادە بریتە لە یەکێک لە وەسیلەکانی بەختەوەری لە یەکێک لە وەسیلەکانی چێژبینین لە ژیان ئەوەی کە مادەی باشی هەبێت سەفەری باشترەکە ئەوەی کە مادەی باشی هەبێت پاری باشی هەبێت باشتر ئەخوا باشتر حتا لەواچێت طبعاً ئەمە وەکوتم بەنسبەت هەموو کەسێکە وانییە بەس لەواچێت ئامرازێکی باش بێت بۆ باشتر خەوتن ئامرازێکی باش بێت یا وەسیلەیەکی باش بێت ئەگەر لای ئینسان نەبێت بە تاکە ئامرازی ژیان وەڵحاڵ نەوعی ژیانی زۆری ژیانی لە ڕێی پارەوە تا دوێنێ زۆر باش بووە بەڵام ئەمڕۆ بەو شێوەیە نامێنێت و ئەمەش لە نەتیجە سەرە کێشێت بۆ ئەوەی کە بەرەبەرە پێداویستە مادیەکانی ئاسی پێداویستە مادیەکانی بێنە خوارەوە لێرەشەوە تووشی جۆرێک لە ئینهیار یاخود داڕمانی دەرونیە بێت هەنێ جاری تر بەڕاستی ئەمانە سەرە کێشن بۆ ئەوەی کە ئینسان تا دوێنێ هیچ کێشەیەکی نەبوو نەمەی خواردوێتەوە نەجگەرەی کێشاوە حتا جگەرە کێشان جاری وایە لە نەتیجەی ئەمەوە دروستە بێت مەی خواردن و مدمین بوون لەسەر مادەی هۆشبەر و لەسەر بەکارهێنانی مەی جاری وایە لە حاڵەتی وەک ئەوترێ کەسادی اقتصادی و لە حاڵەتی ئەوە دروستە کە کەسێک دۆخی اقتصادی و بارودۆخی ئابووریەتە خوارەوە ئەگاتە ئەوەی کە بەتایبەت وەکوتمە گەر تاژێرێکی گەورە بێت و ئیفلاس بکات کێشەی خەو خواردنیان ئەمانە کێشەی گرفتی خەو خواردنیان بۆ دروستە بێت یعنی تا دوێنێ لەواچێت خەوی ئاسایی بێت و هیچ گرفتێکی خەوی نەبێت بەڵام ئێمە لە دەروون ناسیە حاڵەتەکانی تێچوونی خەومان هەیە ئیترەوەی کە پەیوەندی بە عەرەق و خەوزرانەوە هەیە با ئەوەی پەیوەندی بە خەوی بچڕەوە هەیە ئەوەی پەیوەندی حتا بە خەونبینینە و کاوەبووسەوە هەیە بۆی هەیە ئەم حاڵەتانی لا دروست بێت و یەکێکی کە لەو گیر و گرفتانێکی عادەتەن ئەکرێت ئەم دۆخە لەگەڵ خۆیان بێنێت ئەوەیە کە طبعا ئەمە پەیوەندی کۆمەڵایەتیشەوە هەیە گیانی شەڕەنگێزی جاری وایە لا ئینسان زیاکە مەسەڵەن کابرا پارەی کۆمەڵی خەڵکیکەی هێناوە باشە نیەتی بیان ناتەوە جاو بابەتی کۆمەڵایەتی حەزەکەی دینە سەری بەس با من باس لەوە بکەم دکتۆر کەسێک کە دەزیاتە هەر ئیشێک ئەگەر پێشتر لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی ینی هەوراز و نشێوەکانی لێک باتەوە ینی باشتر نییە وەک لەوەی کە ینی بۆ تۆ چیتە بازار چۆن ینی ئەگەری قازان چ دەیە ئەگەری زیانی ش دەیە چۆن ئەگەریەوە دەوڵەمەند بی ئەگەریەوە مایە پوچ بی ئەم خۆ ئامادەکاری لە ڕووی دەرونیەوە بۆ هەر ئیشێک بۆ هەر بابەتێک تا چەند ئەگەر نەتیجەکەی خراپ بوو لە ڕووی دەرونیەوە کەمتر زەرەرەیە وایە نە بەڵێ خۆی ئەوەی جەنابەت باسێکی هەر لە ئەسڵا ئێمە لە دەروون ناسییا شتێکمان هەیە بەرگری دەرونی پێوتێت چۆن جسم بەرگری هەیە مەناعی نەفسی هەیە شتێکی شەیە بەرگری دەرونی پێوترێت
بەرگری دەرونی کۆمەڵەشە دروستێکەوە یەکێک لەوانە ئەوەیە کە جەنابەت باسێک ینی ئینسان عادەتەن هەموو شتێک لە حیاتە نەک تەنها کەسابەت مەسەڵەن تۆ ئەخوێنی احتیمال هەیە دەرەچی و احتیمالی ئەوە هەیە ئیکمالەوەی و احتیمالیش حتا لە دەرچوونەکەی احتیمالی هەیە بە دەرەجەی زۆرەوە لەواتێت احتیمالی ئەوە بێت بە دەرەجەی کەمەوە دەرچی لە مەسەلەی کەسابەتیش هەروایە یەکێک لەو جۆرە کەسایەتیانەی کە لە مەسەلەی ئیفلاس بوونە گەورەترین کاریگەری دەرونی کۆمەڵاتیان لەسەر دەرەکەوێت ئەوەیە کە سەیری ژیانەکەن وەکو کۆمەڵێک هەنگاوی بەدوایەکە هاتووی کە هەمیشە ئینسان تایە سەرکەوتووە بێت یعنی ئەو ئینسانانی کە گەرەکانی شکست بە هیچ شێوەیە ئەگەری هەڵە و شکست ئەمانە قبوڵی ناکەن ینی ئێمە جۆرێک لە کەسێتیمان هەیە زۆر ئاساییە چۆن بە ناڵم چۆن بە دەرچوون بەڵام چۆن تەحملی دەرچوون چۆن تەحملی نەتیجەکان و دەرەنجامەکانی دەرچوونەکە لە تاقیکردنەوەیە تا ڕادێک تەحملی ئەوە شکات کە بە پێویست دەرەجە نێنێ و تووشی شکست بێت لە مەسەلەی کار و کەسابەتیشە هەروایە خۆی کار و کەسابەت احتیمال ئیشی تیاکە هەر ژیانی ئەمە ئەساسەکەی لەسەر کۆمەڵی احتیمالە چێ هەیە لە ئێمە زمانی ئەو بکەوێتە بەیانی و چێش هەیە لە ئێمە کاتێک کە پارەیەکە خاتە کەسابەتێکەوە زمانی ئەو بکات لە 100% قازانجی بێتەوە لە 100% ئەبێتە مای خێر و چێشەکە لەوایە هەنێک لەو کەسانی کە کاریگەریە دەرونەکان لایەن ڕۆیات ئەگەر 100 جار قازانجیان هێنابێتەوە لەواچێت پێیان دیار نەوێ بەڵام یەک جار تووشی شکست بن لەواچێت تا ئاسی انتحار بڕە تا ئاسی خۆکوشتن بڕە ئەو دلیلە لەسەرەوەی کە ئەو کەسە مەناعەی دەرونی بۆ مەسەلەی تەقەبولکردن و قبولکردنی شکست یا هەنگاوی هەڵایتر ئایا ئەم شکستە پەیوەندی بەخۆیەوە یا دۆخێکی عام دروستی کردووە ئێمە قسەمان لەسەرەوە نیە بەڵام هەر فعلەنەوەی جەنابەت باسە کرد یەکێک لە هۆکارەکانی زیادکردنی مەناعەی دەرونی ئەوەیە کە ئینسان سەرجەم ئەگەرەکانی بەردەمی لە ئەو کارانەی کە ئایکال لێک باتەوە چۆن ئەگەری شکستی ئەگەری سەرکەوتنی قبوڵە ئاوا ئەگەری شکستی قبولێت چۆن ئەگەری قازانجی قبوڵە ئاواش ئەگەری زەرەری قبول بێت لەبەرەوە کرێت ئەوەی جەنابەت باسەکە یەکێک بێت لەو شتانی کە پێویستە تاجر لە بەرچاوی بگرێت بۆ ئەوەی کە تووشی نابودبوونی فلاسی بوو تەحملی بارودۆخەکە هیچ ناخۆی لەدەست نەیە جان هەر نەبێ خۆی لەدەست نیە ئەگەر نا هەمومان ئێم کەس باوەڕ ناکەم مرتاح بێت بەوەی کە مایەپوش باشە دکتۆر لەلانی کۆمەڵایەتیەوە بێنە سەر باسی کۆمەڵایەتی بکەین تا چۆنێک ئەو کەسانێک کە تووشی مایەپوشبوون دەبنەوە خۆیان دوورە پەرێز ئەگرن لە کۆمەڵگا هەیانی هەز بە شەرمەزاری ئەکەن هەز بە لە ناوچوون یاخود هەز بەوە ئەکەن کە نەقسێکیان هەیە کاتێک مایەپوش ئەبن و دەچنە ناو کۆمەڵگاوە ئەزانیمە طبعا ئەوەی کە تەداعیات و لێکەوتەی کۆمەڵاتی پێوتر لە مەسەلەی مایەپوشبوونا زۆر یەکێک لەوانە ئەگەر هەیە ئەو کەسە تووشی جۆرێک لە عوزلە و دابڕان بێت لە نتیجەی ئەوەیە وەکوتم ئەکرێت قەرزاری خەڵک بێت باشە و ئەکرێت حتا هەیەمە هەنێ خەڵکمان هەیە کێشە لەوایە سومعی خۆی ئەبەسێت بە پارەوە ینی ڕاستە دەواچێت پارە لە هەنێ شوێناو لە هەنێک کاتە نیسبەیەک و ڕێژەیەکی دیاریکراوە لە سومعەت بۆ دروستکە ئەگەر لە جێوڕێی خۆیان بەکاری بێنی کێشە لەوایە جاری وایە ئینسان وا تعریفی خۆیەکە کە قیمەتی ئەو بەقەدەر ئەو پارەیە کە هەیەی بەقەدەر ئەو سەرمایەیە کە هەیەی لەبەرەوە کاتێک کە تووشی مایەپوشبوونە بێت لەواچێت یەکێک لەو میکانیزم و ئالیەتانی کە هەڵێبژێرێت بۆ ئەوەی کە بەرچاوی خەڵک نەکەوێت ئەوەیە کە لەواچێت ماڵی هەر شوێن و مەکانی دانیشتنی ئەگۆڕێت لەواچێت بە پێی پێویستنێتە دەرەوە لەواچێت وەکو جاران بە پێی پێویست هاتوچۆی بازار هاتوچۆی مزگەوت هاتوچۆی تەعزیە و مناسەبەکان نەکات لەبەرەوە یەکێکە لە احتیمالەکان و یەکێکی گەشت لە احتیمالەکان لەواچێت لە ترسا ئەوە نەکات ئێمە خەڵکمان بینیوە کە بە پاری خۆیەوە نەوەساوە خۆی دەفتەری هەبووە چووە 20 دەفتەریکەی لە خەڵک کۆ کردوێتەوە هێناوەتی کەسابەتی پێوکردو لە نەتیجە هەرچی دەفتەرەکەی قەزار کردو باشە ئیتر تۆ لێرەوە بی بە قەرزاری کۆمەڵی خەڵک ئیتر کەبووی بە قەرزاری خەڵک هەموو یەکو یەک تەحملت ناکات و لە وەساکە ناگات لەواچێت هەبێ هەڕەشە بکات هەبێ هەر بە فعلی ئەگەر بۆی هەڵکەوێت بەرامبەرەکەی بکوژێت ئیتر ئەم ترس و خۆفە ئەبێتە سەبەب و هۆکارێک بۆەوەی کە کەسەکە لە ژیانی کۆمەڵایەتی پەرگیر بێت و محاوەدە بکات لە شوێنێکی دیاریکراوە خۆی قەدیس بکات و خۆی وەکوتم گۆشەگیر بکات یەکێکی کە لە دەرەنجامە کۆمەڵایەتیەکانی ئەمانە توانای ڕوبەڕووبوونەوەیان نامێنێت چونکە توانای ڕوبەڕووبوونەوە ئەو کاتە لای ئینسان ئەبێت کە تۆ ئەوەی کە پێتە بە مواجهەیە بەشی ئەو مووقیفە بکات کە ڕوبەڕوویە بیتەوە کابرا کە سوور بزانێت بۆ نمونە تا دوێنێ هەموو ئێوارێک لەگەڵ مەجموعەیە برادەرە دانیشتون لە شوێنێکە لە باخێکە
باسی بوون و نەبوون کرابێت ئەم بێ باک بووەوە بەڵام ئەمڕۆ ئەو چەکەی پێنێتات ئەویش وەکو ئەوانەی کە لەو شوێنە دانیشێت و کە ئەوان باسی پارەیان کە ئەمیش بە باسی قازانجێک باسی سەفەریان کرد و باسی سەرکەوتنیان کرد لە بوارە اقتصادەکە ئەم لەبەرەوە جاری وایە وەکوتم چەکەکە چەکی ڕوبەڕووبوونەوە چەکی عیلاقەکە چەکی ئەو بارودۆخەی پێنامێنێت کە تیادانیشێت لە نەتیجە بێت لە ماڵەوە دانیشێت لە خەڵکی خۆی لە خەڵکی بزێتەوە و هەنێ جار هۆکارەکە لەواچێت یاخود ئەوەی کە کاریگەری کۆمەڵاتی پێوترێت بۆ ئەوەیە کە هەر بەفعلی تووشی شەڕ و تووشی کێشە تووشی ئاژاوانە بێت لەوەی لە بەرامبەر ئەوانەیە هەروکو پێشووتر کە ئاماژەمان پێدا لە بەرامبەر ئەوانەیە کە خۆی بە قەرزاریان نەزانێت وە جۆرە ئیلتیزامیان لەگەڵەما هەیە وە جۆرێک لە حەق و مافیان بەسەرەوە هەیە. دکتۆر بابەتێک کە زۆر گرنگە ئەویش بریتە لە ئیمان یعنی عقیدە بۆی کە تۆ بڕوات بەوە هەبێ خۆی پەروەردگار قازانج و زەرە لای خۆی پەروەردگارە هەڵبەت ئەمە بۆ کەسانێک کە ڕاستە و خۆ دەستی خۆیان لە بابەتەکانی چکە خەڵکێگەیە لە بازاڕەکە بیستین ینی کۆمەڵە ڕێگەی نامەشروع و نادروستەگرێ بۆیە تووشی زەرەر بەس کەسێک ئەگەر ڕێگە دروستەکانی کەسابەت بگرێ بەڵام لەو سەر و تووشی زەرەر بێ بەڵام ئەم کەسە گەر بڕوایی بەخۆی پەروەردگار هەبێ کە شەڕ و خێر زەرەر و قازانج لای خوایە تا چەند ئەم ئیمانە ئەم عەقیدەیە ئەم باوەڕە وا لەواکە کەمتر لێکەوتە دەرونی و کۆمەڵایەتەکان لەسەر ئەم کەسێک کە مایە پووز بووە دەربکەوێت. طبعا هیچ گومانی تیان نییە بەنسبەت ئەوەی کە ئێمە سەبە حتا لە مەسەلەی دەروون ناسیە ئەمە ئەو شتانە تاسیریان هەیە سەبەبی ئەم شکست من بۆ خۆمە گەڕێتەوە یا ئەمە پاڵێکیشی تر باشە ئەمانە تاسیریان هەیە لەسەرەوەی کە کاریگەریە هەم دەرونیەکان و هەم کۆمەڵاتەکان لەسەر ئینسان کەم کاتەوە و بێجگەلەوە یەکیشیکە لەو شتانی کەوا کات ڕێژەی کاریەوە پەیوەسە بەو پرسیاری جەنابەوە ڕێژەی کاریگەریەکان کەم کاتەوە ئەوەیە کە ئایا ئێمە فعلەن بۆ نمونە لە ژیانە پارە ئامانجی سەرەچیمانە باشە یا ئامانجی کۆتامانە یا وەسیلەیەکە وەک هەموو ئامراز و وەسیلەکانی ترکە لەبەردەستمانە هەیە مەسەلەی ئیمان بوون بەوەی کە ئەکرێت یەکێکی تر ئەکرێت زاتێکی تر وەکو جەنابەت دوتێ لە خارجی ئەکرێت حتا ئەوەی کە لە علمی اقتصادی شاقۆی قاهرەی پێوترێ لافاوێکێت مەسەرەن بە کابرا ئەوەی کە هێنایەتی لە کاڵا لە باخیرەیەکایەتیاچی قوی قاهرە لە نایەوە طبعا وەکوتم ئەوەی کە ئێمە ئیمانمان بۆ بێت خۆمان هۆکارین بۆ ئەوی کە ماڵەکەمان تیا چووە یا یەکێکی تر یا زاتێکی تر هۆکارە جاری وایە تاسیر و کاریگەری لەسەر کەسەکە دانێت ڕێژەی کاریگەریەکە لەواچێت کەم کاتەوە یا زۆر کات ئەو کەسانی کە هەسەکەن خۆیان لەمەیان مقەسرن نەیانتوانی و بەپێی پێویست دەرەقەتی بازار نەهاتوون باشە مجاسەفەیان بە ماڵەوە کردووە لە کاتێکا سوور زانیوان احتیمالی زەرەر لەم کەسابەتەیە هەڵیان گرتووە کاریشە ئەمە لەواچێت لێرە کە بەڵام کەسێک کە باوەڕی بەوە هەبێت هەموو هۆکارەکانی گرتووەتە وە نەتیجەکەشی لە بەرچاو گرتووەکو پێشووتر باسێکی ئەگەری قازان جۆگەر زێرەر هەیە و هەم سەرجەم هۆکارەکە سەرجەم احتیمالەکانی لەبەر چاو گرتووە ئەوەی لە میکانیزم و ڕێوشێن پێویستە گرتوێتێ بەر سەرڕای ئەوەش زەرەری کردووە لەسەر و ئەوە شوم کەسە باوەڕی بەوە هەیە کە هۆکاری ئەم زەرەر ئەکرێت قەدەرێکی ئیلاهی بێت طبعا دین حتا لە ناو زانانی دەرونیاچێک لەو کەسانی کە باوەڕی بەوە هەیە کە ئەمە ئەکرێت جۆرێک لە سوکنایی دەرونی جۆرێک ئەو مەلاوی ئامینی پێڵێ پەناگەی ئارامی پێڵە بۆ ئینسان دروستپات کارل گۆستاڤیۆنگە کارل گۆستاڤیۆنگ بەدەر لەوەی کە دینەکە چ دینێکە ئەوەڵە دین بریتیە لە جۆرێک لە پەناگەی ئارام جۆرێک لە مەلاوی ئامین بۆ ئینسانەکان و ئەتوانن لە ڕێژەی نەخۆشی دەرونی لای ئینسان کەمکەنەوە ئەکرێت کاریگەری ئەو زەخت و فشارە دەرونیانی کە ژیان بەگشتی بە هەموو ڕەهەندەکانی و لە ناویانە ڕەهەندی ئابووری دروستێکات لەسەر ئینسان کەم کاتەوە دەبەرەوە تۆ عادەتەن ئەگەر وەکوتم یەکەم باوەڕت بۆ هەبێت پارە هەموو شتێک نییە لە حیاتە دووهەمیان تۆ خۆت هۆکار بووی بۆ ئەوەی کە پارە زیادکەی وەخوایەکیش هەبووە لەمایە یارمەتیاوی قەناعەتی بەوە هەبێت ئەکرێت تۆ لە نقطەیەکەوە دەست پێ بکەیتەوە بچیتەوە هەمان نقطە بە پشتیوانی ئەو خوایی کە دوێنێ هیچت نەبوو ئەوەی ڕژ بەسەرتا هیچ گومانیتیان ئەنج بێجگەلەوە کاکە یان ئێمە خوای گەورە داوا کاتێک تۆکو مسلمان باوەڕت بەوە بێت لەم لایەوە زەرت لێیان لە شوێنیشکە بۆ تاویزەکاتەوە یا هەر لەم دنیا بە ئوسلوب و شێوازێکیکە بۆ تاویزەکاتەوە باشتر ئەڕێژێ بەسەرتا لەواچێت لە بۆ کۆمەڵایەتێکەوە تا لەواچێت هەر بەڕاستیەمە کەسەکە قەناعەتی بۆ هەبێت تا دوێنێ بەهۆی ئەم سەرۆت و سامانەوە لە خەڵکی لە دایک و باوک لە خزمەتی مناڵەکانی باشە لە عیلاقاتی ئاسایی بۆ نمونە لە مزگەوت و عیبادەت دوور کەوتۆتەوە
بەڵام ئەمڕۆ کە ئەوە تیاچووە ئەچێتە مزگەوت خزمەتی دایک و باوکێکات پەیوەندی کۆمەڵاتی ئاساییە بێتەوە سێرەکە دێرەوە بۆی تاویز کراوەتەوە و قەناعەتی بۆ دروستە بێت ڕاستە لەمڕۆ زەرەری کردو بەڵام لەمڕۆ چ قازانجەکەی زۆر بێت و بێجگەلەوە هەمومان نزانین کەسێک کە باوەڕی بەخوا هەبێت هەستەکات ئەمە کە خوا کردوێتی ئەکرێت لە قیامەتە بە باشتر بۆی تاویز بکاتەوە ئەمانە هەمویان ئەکرێت ببنە هۆکار بۆ ئەوەی کەسەکە باشتر تەحمل کات وە وەکوتم یۆنگ یەکێکە لەو کەسانی کە پێمانەڵەت ئەکرێت دین لە هەموو ڕوویەکەوە لە ناویشانە تەحملکردنی زەخت و فشاری دەرونی ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە مەناعی ئینسان زیادکاوە ئینسان زیاتر بەرگەی کێشە و گرفتەکانی ڕۆژانە بگرێەوە لە ناویانە گرفتە کۆمەڵاتی و ئابوووریەکان وڵێ باشە دکتۆر دەکرێت مایە پوچبوون بێتە هۆی ئەوەی کە کەسەکە جارێکی تر نەچێتەوە بەلای بزنسێک یاخود کارێکی گەورەواتە فۆبیای لە پارە و مەشروعی گەورە بۆ دروست ببێت بەڵێ زۆر جار ئەبێتە هۆکار مەسەلەی تەمان ئەو لەو حاڵەتانەیە کە شۆک جۆرێک لە تراوما و شۆک دروستەکەن و ئینسان جاری وایە حتا پارە شێمێنێت مەسەن بۆ لەوە نەگەشتێتە ئاسی مایە پوچبوون زەرەرێکی کەمەکات باشێتی لەو زەرەرەکەمەوە لەواچێت ئەم زەرەرەکەمە بێتە هۆکاری بۆی کە جارێکی کە نەچێت بەلای کار و کەسابەت تا تەڵان یەکێک لەو شتانی کە ئەبێتە هۆکار بۆ دروستبوونی سەدمە و تراوماوەکو جەناب دوێت فۆبیا لە بازار و لە مووقیف و بارودۆخێکی دیاریکراو کە بازار و کەسابەتە لە بازارە بریتە لە تەجربە و ئەزمموی شخصی کاتێک کە ئێمە ئەکەوین بەسەر تەڵەن تراوما و شۆک گەورەترین کە سەبەب دروستیانەکات ئەزمەی قورس یا قەیرانی قورس و قەیرانی کتوپڕە عادەتەن ئیفلاسیش زۆر جار هەم کتوپڕە هەم قورسە کابرا بەیەک جار 100 دەفتەر دایانێت باشەوە لە کتوپڕی شاجاری وای خەڵکە بۆ هەمومان نەزانین کە ئەلان باسی کردوە لەم شاری خۆمانە لەسەر 2000 دەفتەرەوە لە لەحزەیەکە کۆتایی هاتووە وەکوتم یەکێک لەو هۆکارانەی کە شۆک دروستەکات سەدمە دروستەکات و تراوما دروستەکات لا ئینسان بریتە لە حەدەس و ڕووداوێت کە یەکەم کتوپڕ بێت دوو هەمیان قورس بێت مەسەلەی ئیفلاس و مەسەلەی مایە پوچبوونیش تقریبان ئەم دوو سفەتەی ئەگەر یەکێکیشیانیتیانە بێ ئەوکیانیتایە ئەگەر قورسیتیانە بێت کتوپڕەوەگەر کورسی وە جاری وایە هەردووچیان هەم قورسێکە و هەم کتوپڕەکەی تا کۆ بێتەوە لەبەرەوە ئەکرێت ببێتە سەبەب و هۆکارێک بۆی ئەو کەسە ئەگەر بەیانی دووبیانی هەشی بوو بە حیاتی خۆی نەخاتە مجازەفی بازار وە سەرکێشی بە پارەی خۆیەوە نەکات لە بازارەوە کوردوتنی مارانگازە بێت دیرە هەمووی خاتە قاسەوە دایانێ لە باتیەوەی کە لە بازارە سەرپیان زۆر بەڕێز دکتۆر قادر حسین پسپۆری دەروونزانی سوپاس بووی کە لەم تەوەری لەگەڵمان بوویت سواز بۆ جەنابتان سواز بۆ میانداری